دوجار حکوومەتی هەرێمی کوردستان و دوای بێئومێدبوونی لا حکوومەتی ناوەند بڕیاریدا ئیدی چاوی لا کراوەیی دەرگا عەرەبیەکە نەبێت و هەوڵ بدات ئیدی خۆی گرفتەکانی بەو پارەکەمەی هەیەی چارەسەر بکات. حکوومەتی ناوەند دوای 14 ساڵ دانووسان و کێشمەکێش و ململانەیە دوجار ئاواتەکەی هاتەدی و حکوومەتی هەرێمی لا مەوقیفی لاوازی خۆی داگرت. هەر بۆیە با فرسەتی دەزانێت داخی ملنەدانی 14 ساڵی بە 1 ساڵ لێ بکاتەوە. ئەوەی لا یاسای بوجەدا خۆی واژۆی لەسەر کردو و دەنگی لەسەرداوە کە ناردنی مانگانەی تریلیۆنێک و 300 ملیارە لەژێر گوشاری هێزە شیعەکانی دۆستی ئێراندا پەشیمان بۆتەوە و وەکو ئیستیفزازکردنێک دەڵێت مانگانە و بە شێوەی قەرزیش بەڕێی 500 ملیار دەدات و دواتریش لێ وەردەگرێتەوە. بە پێی زانیاریەکان مۆتەکەی پشتێکدانی ڕێکەوتنی هەردوو حکوومەتەکە ئەرێکە لە قەیس خەزعەلی بەرپرسی میلیشیای ئەساعیبی ئەحلی حەق و تەیف سامی وەزیری دارایین بە تایبەت کە تەیف بە دوژمنی سەرسەخت و شاراوی کوردستان لە قەڵەم دەدرێت و هەر لە سەرەتای دیاریکردنیشی وەک وەزیر هێندێک شارەزای ئابووری و سیاسەت گوتیان با دیاریکردنی تەیف ئیدی بەریخۆری کوردگیرە. لە ئێستادا یاریەکە بە تەواوی لە قازانجی حکوومەتی ناوەندە لە یەک کاتدا لە 4 لاوە هەرێمی شۆک کردووە. لە کاتێکدا کە هەناردەی نەوتەکەی وەستاندووە و یاساییبوونی درێژکردنەوەی تەمەنی کابینەکەی هەڵوەشاندووەتەوە و چاودێری وردیشی خستووەتە سەر داهات و سنوورەکانی و لا هەمووشی هەستیارتر و ستراتیژیتر ناکۆکی خستووەتە نێوان لایەنە سەرەکیەکانی حکوومەت و ئیدارەدانی هەرێم. جگە لەمانە کە هەرێمیان تەواو نیگەران کردووە حکوومەتەکەی سوودانی دۆستە کە سەرقاڵی دانانی پلانی ترە بۆ زیاتر دەستوونکردن لە گردنی هەرێم و لاوازترکردنی هەر بۆیە هەرێم سەرقاڵی بیرکردنەوە و دانانی پلانە بۆ دۆزینەوەی پشتگیری نێودەوڵەتی و لەو نێوەندەشتا بە پێی زانیاریەکان مانگی یازدا جگەل لە ئیمانوێل ماکرۆن 4 وەزیری دەرەوەی وڵاتانی ئەوروپی دێنە کوردستان و حکوومەتی هەرێمیش ئومێدی لەسەر هەڵچنیون کا بتوانێت بەو ڕێگایە دەرگایەکی نوێ بەڕووی خۆیدا بکاتەوە. بەغداد بەردەوام بە دوای بیرۆکەی نوێدا دەگەڕێت تا زیاتر دەستی پێبخاتە گردنی هەرێم. بۆ نموناش لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی دارایی عێراق و لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیران تەیف سامی وەزیری دارایی ئیتیحادی گوتوویەتی لەمە دووە ئامادە نییە ڕاستەوخۆ بە واژۆیەکی سەرۆکوەزیران مانگانە 500 ملیار قەرز بداتە هەرێمی کوردستان بۆ موچە. باڵکو دەبێت لەمە دووە هەرێمی کوردستان هەم بۆ دڵنیاییدان لا پێدانەوەی قەرزەکانی پێشوو وەرگرتنی قەرزی نوێ مانگانە ئەستۆپاکی بە مەرج و بە شێوازی مراهەنە وەزارەتی دارایی هەرێم قەرز لە بانکەکانی ڕەشید و ڕافێدەین بکات. بە پێی زانیاریەکان شێوازی قەرزەکە ئیجباری و بێپێشینەیە و باگوتەی شارەزایانی ئابووری خراپترین جۆری قەرزە کە هەرێمی کوردستان پێیوە توش بێت چونکە دواتر دانەوەی لەسەر سیادەی هەرێم دەکەوێت. فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق گوتی ئەسڵەن ئەوەندە مەترسیدارە ئەم ڕێگایە هەر ناشمەوێت بڵێم مەترسیەکە قەبارەی چەندە. ئەوەندەی دەتوانم بیڵێم ئەوەیە کا دەکرێت دوجار لە ژێرباری ئەو قەرزانەدا هەرێمی کوردستان ئیفلاسی تەواوێتی پێ بهێنرێت و کیانەکاش هەڵبوەشێنرێتەوە و لەو ڕێگایەشەوە کارتی وزە هەڵبوەشێنێتەوە. دوایین ڕێگاش کە کورد وەک کارتی فشار بەکاری دەهێنێت جارێکی تر مامەڵەکردنە لەگەڵ حکوومەتی تورکیا و دیسان هەناردەکردنەوەی نەوتەکێتی بەسەر بۆخۆ و بێگوێدانە بەغداد. بەڵام کەی و چۆن ئەم ڕێگایە سەردەگرێت نازانرێت.